لە هەمووشی گرنگتر داواکاری 49 پەرلەمانتار بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆی دانیشتنی نائاسایی بۆ ئەم مەسەلەیە سازکات چکە بیرمان نەچێ 24 سعات ماوە بۆی سەرۆکی هەرێم ویلایەتی کۆتایی پێبێ بۆیە ئەم دانیشتنی ئەمڕۆ بەلای ئێمە زۆر گرنگە فراکسیۆنی گۆڕان بەشداری لەم دانیشتنە دەکەین بۆی بتوانین ئەمڕۆ دەست بە خوێندنەوەی دووەم و پەسەندکردنی بڕگە و مادەکانی یاساکە بکەین. ڕاگەیاندراوەکەی پێچلایەنەکە کە بزوتنەوەی گۆڕانیشێکە لەو لایەنانەکردنی و ڕاگەیاندراوەکەدا ئێمە هەمیشە ڕاماگەیاندووە کۆبنەوەی حزبەکان و ڕێکەوتن و تەوافقی حزبەکانیش لەسەر ئەم پرسە زۆر گرنگە. ئێمە نازانین بە نەتیجەکە چۆن درێژەی دەبێت ئەم دانیشتانە کە ئەویشمان بەلاوە گرنگە، بەڵام ئێمە وەکو باسمان کرد ئەم پرۆسەیە هەموو قۆناغەکانی بەسەرکەوتووی و بڕیوە و مرونەتی زۆرمانداوە لە پەرلەمانی کوردستان، مەجال و دەرفەتی زۆریشمانداوە بە حزبەکانی کوردستان، بەڵام بیرمان نەچێت دووبارەی دەکەمەوە 24 سعات ماوە سەرۆکی هەرێم ویلایەتی کۆتایی پێدەی بۆیە پەرلەمان دەبێت بەرچکۆی هەستێ. نیسابی یاسایی تاو نەکات، ژماری یاسایی تاو نەکات لە کاتێکدا کە ئێوە چوار لایەن بوو، بەڵام کەم بۆ تۆ پێدەچێت ژماری یاسایی تاو نەبێت، ئەو کاتە ئێوە چ هەڵوێستەکان؟ ئێمە پێشتریش ڕاماگەیاندوو ئەم دانیشتنێکی زۆر گرنگە. چەندین حزب ڕۆلی هەبوو لەوەی کە پرۆسەی پرسی سەرۆکایەتیرم لە پەرلەمانی کوردستان بە دوا قۆناغ بکە، هەم قۆناغەکانی بەسەرکەوتووی تاوکە، بۆیە ئەمڕۆشان ئەم دانیشتێکی لە ڕووی سیاسی و استراتیزیە لە ڕووی یاساییەوە نابێ هەرێمی کوردستان توش فراغ یاسایی بێ، بۆیە تەمەنا دەکەین نیسابەکە تاو بێ بۆی دەست بە دانیشتنەکە بکەین. لە دوای ئەم 24 کاتژمێرەوە و تا ڕۆژی یەکشەمە کێ دەبێتە سەرۆکی هەرێم؟ کێ کارەکان ڕابەڕێنێ؟ ئەم فراغ یاساییە بەچی پڕاکرێتەوە؟ سەرۆکی پەرلەمان کارەکان ڕاپەڕێنێ یاخود هەر سەرۆکی هەرێم دەبێنێت؟